ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت کورسەر مەگەزین بەردەوامە وەکو ئاماژەمان پێکرد تەوەری ستۆدیۆمانە بێت اینجا ماوەیە لەمە پێش هەر لە نێو کورسەر مەگەزینەوە هەر ئەمانوت کە فیلمێک بەڕێوەیە جا پێمانوتن ئەو فیلمێک کە بەڕێوەیە ناوی چیا زەوی سەخت و ئاسمان دوور تەنانەت پێشمانوتن کە کەی بەرواری بڵاوکردنەوەی فیلمەکە یعنی کەی ئەتوانن بڕۆن بینەری بن هەواڵمان زۆر بوو تەوەری ستۆدیۆمان هەبوو هەمیشە هەوڵ ئەدرێت کاتێک کە فیلمێک دروست سەکرێت بە کوردانە بکرێت تەواو بەرگێکی کوردایەتی لەبەر بکرێت جا ئەم فیلمەی زەوی سەخت و ئاسمان دوور وا بڵاو کراوەتەوە کە بە تەواوەتی فیلمێکی کوردانەیە کە بە تەواوەتی ناوەڕۆکێکی کوردانەی هەیە و چیرۆکێکی کوردانەی لە پشتەوەیە جا بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی ئەم فیلمەوە و ئەکتەرێک لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین لەگەڵمانە میوانە جا بەهار پێشتا بڵم کە فیلمە نمایشەکرێت لە 10 ئەیلوولە ئەم فیلمە لە سینەما سالمی شاری سلێمانی نمایشەکرێت و لە هەمان کاتیشا بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورساتە ئەکتەری سەرەکی نێو فیلمەکە لە ستۆدیۆی کورسات مەگەزین لەگەڵمانەیە کە ئەویش ئەژدەر سازگارە کاگەشدەر بەخێر بیت زۆر خۆشحاڵین کامێوارەیە لە کورسات مەگەزینەوە لە کۆتاییەکەیە ئەکتەری سەرەکی نێو فیلمەکە لەگەڵمانەیە من زیاتر خۆشحاڵم دووبارە سوپاس بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە پاڵپشتی هەموو کارێکی هونەری بووە زۆر سوپاس بۆ تۆش کاگەشدەر پێمان بڵێ چۆن بۆ بڕیارەدا کە بەشداری بکەیت لە فیلمێکی لەو جۆرە ناوەڕۆکی فیلمەکە سەرنجی ڕاکێشا یاخودچی بچکە بڵاوکراتەوە کە ئەم فیلمە بە تەواوەتی ناوەڕۆکێکی کوردەواری و کوردانەی هەیە بەڵێ ڕاستیەکەی من یەکەم جار کە سیناریۆکەم پێگەیشت توانم بڵێم نزیکەی 7 ساڵێک پێش ئێستا بوو کاتە کاگەوراس پێوتم کە ئێمە ئەمانێت فیلمێکی دروست بکەین تۆ یەکێکی لە کارکتەرە سەرەکیەکان هەر کە سینارەکەم خوێندەوە بەڕاستی سیناریۆیەکی زۆر سەرنجڕاکێش و جوان بوو لەلام هەرو کاتە قەرارم ما کە من بەشداری بکەم هەم بە بۆنەی سیناریۆکەوە هەم بە بۆنەی ئەوەی کە کاکەوراس کاری دەرهێنانی بۆ کات بەڵامی تر بە هەندێک هۆکار ئەم فیلمە هەردووەکەوت نەمانتوانی کاری وێنەگرتنی بۆ بکەین بەڵامی تر خۆشبەختانە توانیمان ساڵی پار تەسویری بکەین و ئیشەڵا مانگی نۆ ئەیبینین هەومان چاوەڕێن ئەوەندە بینیومانە زەوی سەخت و ئاسمان دوور فیلمێک بەڕێوەیە منیش چاوەڕێم چاوەڕێگەر بێ چۆن چاوەڕێ نەبی چوارشەمەی داهاتوو ئیشەڵا هەموومانەی بینین وتت 7 ساڵ پێش ئێستا تۆ سیناریۆی فیلمەکەت بینیوە و ساڵی ڕابردووش بەرهەمێنراوە بەمان باس کە چنێکی پێچووە شوتینگی فیلمەکە کاتی پێش تەسویرات تا پری پرۆدەکشن نزیکەی ساڵێک ئامادەکاری وەکراوە و کاری شوتین تقریبان توانم بڵێم 35 ڕۆژێک کاری وێنەگرتنمان بۆ کردووە زۆر باشە جا کاگەشدەر با باسیەوە نەکەین کە خۆت بەشدار بوو لە نێو فیلمەکە ئەمە وەکو بینەرێک جوابی ئەم پرسیارم بیتەوە باشە کاگەشدەر بەشداریت کردووە تاو سیناریۆ هەموو شتێکت بە جوانی بینیەوە و قاڵ بوویتەوە لە نێو ئەو فیلمەیە پێم بڵێ بەڕاستی شایانی ئەو هەموو چاوەڕوانیە بوو وەکوتم نەرکە سیناریۆکەم خوێندەوە بەڕاستی هەرو دقی حەزمە کرد یەکسەر تەسویر بکرێت یەکسەر کاری تیا بکەین چکە بەڕاستی سیناریۆکەی وەکو بە بەردەوامی ئاماژەی پێیەکەین کە سیناریۆیەکی تەواو کوردیە و ئیشکردن لە سیناریۆیەکە کە بە تەواوەتی کوردی بێت زۆر خۆشترە ئیشکردن تایە باشترە منیش زۆر بەڕاستی بە تامەزرۆیی و چاوەڕێم بیبینمەوە خۆم زۆر لەوە دڵنیام کە کارێکی باش دەرچۆ بەڕاستی چکە وەکوتم سینارەکەم کە خوێندەوە زۆر باشە و هەوراس کە کاری دەرهێنانی بۆ کە ئازانم کە کارێکی باشی کاگەشدەر بۆ ئەو ببوورە پەیوەند کارەکە و نەبینیوە یعنی بە کۆکراوەی نەوبینەوە یا هەر بەشداری کردووە و بینیوتەتەوە یەکجار نانا من هەر ئیشێک بکەم حەز ناکەم بیبینمەوە حەزەکەم ئەو کاتە لەگەڵ بینەرە وەکو یەک بەرمام کرێت زۆر باشە ئێمە وەکو بینەرێک هەمیشە دڵمان خۆشە بێت کاتێک کە ئەبینین هۆڵی سینەماکان فیلمێکی کوردی تیان مایشەکرێت ئەمە نیشاندەری ئەوەیە کە ئیتر ئێمە شووردە وەردە نزیکە بینەوە لە ستانداردە جیهانیەکان بەڕێز تۆکو ئەکتەرێک تا چەند دڵت خۆشە لەوەی کە لە ئێستادا ئەتوانین بڵێن کە مانگانە فیلمێکی نوێ هەیە لە شاشەی سینەماکاندا نمایش ئەکرێت ئێمە بینەر ئەتوانین ئەگەر جاران تەنها فیلمێکی بیانی هەبوایە بچین بۆ سەیری نمایشەکەی ئەسە فیلمە کوردیەکانەیە سیناریۆی کوردیە کارکتەرەکان کوردن
ئەزانی ئیشکردن لە سینەمایە لە کۆنا کەمتر بووە فیلمێکی کوردی هەبووە، ینی ئەمانوت کە بینەر نییە بەڕاستی، بەڵام خۆشبەختانەوە ئێسام لە ساڵێکە بەڵێ بەڵێ بێگومان لە ساڵێکات و ئەم ساڵ پێم وابێ 3 فیلمی کوردی هەیە کە بەرهەم هاتووە لە دوانیان پێم وابێ لە نمایشان. ئەمە زۆر زۆر خۆشبەختانە بەڕاستی، زۆر جێی دڵخۆشیە، چکە فیلمی کوردی ئەمەش دەتوانین دروستی بکەین، ئەتوانین هەمان وەکو ئەو فیلمانەی تر کە هەیە پێشتر هەبوو و ئێمە بینی ومان ئێسا توانین دروستیان بکەین. زۆر خۆشترە لەوەی کە فیلمێک هەیە چیرۆکی منەگێڕێتەوە، کارەساتەکانی منەگێڕێتەوە، مێژووی منەگێڕێتەوە، وەک لەوەی کە من دابنیشم بە دیار فیلمێکی بیانیەوە کە تا چەندێکیش باش بێت بەڕاستی بەس بەر من ناکەوێت. ئەمە کاریگەریەکەی زیاتر ئەگەر چیرۆکەکە تەواو کوردی بێت، من خۆمی تیابین و هەر فیلمێکی کوردی بۆیە بە تەواوەتی فیلمی کوردی هەبوونی بە بەردەوامی زۆر جێی دڵخۆشیە. باشە کاگەشتەر با بینە سەر بوار و ئەزمموی تۆ لە ئەکتینگە لە نواندنە پێم وابێت چەند ساڵێکە کاری نواندنەکەی لە فیلم و درامایە بەشداریت کردووە، ئەی باشە لە کاری مەسرحیە با بڵێن لە کاری مەسرحیە بەشداری کردووە؟ بەڵێ لە کارێکی شانۆگەری شاکارم کردووە ساڵی 2017 بوو پێم وابێ. هەست لە کوامەیانە زیاتر دراما فیلم ویستم ڕێک و پرسیارە لێ کامیانە؟ وەڵی بۆ من جیاوازینە ڕاستیەکەی، چکە من عاشقی نواندنم، بەڕاستی حەزم لە نواندنە، ئیتر ئەو جیاوازیتیان نابینم ئەگەر سەر تەختەی شانۆ بێت، دراما بێت، سینەما بێت. ئەیکۆمیان قورسترە وردە وردە هەمووی قورسە، بەس ئەویان قورستر نییە کە خەڵک لە بەرامبەرتایە، ینی هیچ حاڵەتی قبول کراونیە، بەڵام لە کاتی ڕێکۆکردنا بۆ فیلم بێت ئەتوانین چەند جار دووبارێکیتەوە؟ ناتوانین چەند جارێکیش دووبارێکی دەستکە کاتمان زۆر نییە. وەڵی هەریەکە قورسی خۆی هەیە بەڕاستی لە شانۆیان تۆ ڕاستە بەرامبەر بینەرەکە یەکسەر ڕاستە و خۆ نواندنەکەی بەڵام پێشوەختە بەلایانی کەمەوە مانگێک 2 مانگ پرۆڤاکەیت، بەڵام لە سینەمایە بینەرەکە و بەرامبەر نییە، بەڵام 30 کەس لە پشت کامێراوە بوو کاری کات، ئەمانە هەمووی ئەویش قورسی خۆی هەیە بەڕاستی. ئەگەر وایە بۆچی چەند ساڵە لە کاری شانۆیە بەشداری و نەکردو؟ وەڵایی بڵێم بۆ بۆچی بەشداری و نەکردووە؟ وەڵی دیارە دراما فیلمی باشە بەشداریت کرد. ڕاستەکەی وەڵی دیارە دەرفەت نەبووە. هەکومان جوابمان زۆر باشە. لە کاتی نواندنە ئاوا سوتفاکە بەرێکەوتنێتە بێت لەگەڵ ئەکتەرێکی دیکە، دڵنیام لەوەی کە ئەکتەرەکانمان هەمووی ئەکتەری بەتوانان، بەڵام لەسەر شتێک نەگونجێن بەیەکەوە لەو کاتەیە ئیتر بوەستێت وێنەگرتنی ئەو فیلمە لەو کاتیا بۆ سەشتی واقعتاسە ڕوبەڕوو بۆ تۆ لە کاتی دەرهێنانی فیلم دراما؟ نانە وەڵا خۆشبەختانە من هەموو ئەوانەی کە کارم لەگەڵا کردوون بەڕاستی ستافی زۆر باش، ئەکتەری زۆر باش بوون، ئیشکردنێک ڕۆحێت لە ناو ئیشەکەیە هەبوو. کاتە ئەمە تا چەند هۆکارە بێت بۆ ئەوەی کە بۆ نە فیلمێکی ئاوا گەورە کە 7 ساڵ سیناریۆکەی هەبوو ئەندەکەی لە سەکراوە ساڵێک لە بەرهەمهێنانە بووە بتوان لە ماوەی 35 ڕۆژامە تا چەند هۆکار بووی کە بە زووترین کات ئەو فیلمە بگاتە ئەوەی کە ئیتر نمایش بکرێت بۆ ئێمەی بینێت. ڕاستە ئەزانی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ئەوەی کە لە دوای سیناریۆ ئەوەی کە کۆی کردینەوە ئەم ئیشی تیا بکەین، کۆمەڵێک هاوڕێی زۆر خۆشەویست کە وەکوتم ڕۆحێتێک کۆی کردینەوە پێکەوە کە دەردی کاگەورا زووتی ئەچین کۆمەڵێک یادگاری ئەەکەین و لەگەڵ یا فیلمێک دروستەکەین. ڕۆحێتێک کۆی کردینەوە لەم ئیشەیە، هەرم ڕۆحێتەوەی لێ کردوین کە فیلمێکی باش دروستکەین بەڕاستی، هیچ بەبێ هیچ کێشەیەک بەبێ هیچ ڕووداوێکی نەخوازرا و فیلمێکمان دروست کردووە کە خۆمان تەواولی ڕازین و دڵنیام بینەریش ڕازیە بێت لی. کاتێک کاری با بڵین ئاکتینگەکەیت، کاری نواندنەکەیت، حەز ئەەکەی بگی بە شوێنێک، ئامانجێکت هەبێ، خاڵێکت هەبێ کە پێی بگەیت، باشە ئەش دەر سازگار هیچ ئامانجێک هیچ خاڵەکەیە کە حەز بکات پێی بگات؟ ئەمە نواندن کەم. ئاخر ناتەوێت بۆ نمونە لە فستیڤالە جیهانیەکانە بەشداری بکەیت؟
ینی ئەو بۆ هەموو ئامانجە کەسێک پێی خۆشە یان ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ ئەکتەرێکی بەناوبانگی جیهانیا بتوانێت ڕۆڵێک بگێڕێت هەموو کەسێک پێی خۆشە و شتە هەبێت بەڵام زۆر خۆشتر ئەوەیە کە فیلم لە وڵاتەکەی خۆما هەبێت ینی ئەوەنەی کە بینەرەکەی خۆم بینەری کوردستان بینەری فیلمێک بن ئەوەم زۆر لەلا خۆشەوەک لەوەی کە من لەگەڵ ئەکتەرێکی جیهانیان نواندن کەم. زۆر سپاس دەکەین. ئەمەش هەمومان چاوەڕوانی فیلمەکەین، چاوەڕوانین چوارشەمەی داهاتوو دەینەوە پێکەوە بینەری فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور بین. دڵنیام لەوەی کا فیلمێکی زۆر جوانە بێت و زۆر سپاس دەکەین دووبارە بۆ ئامادەبوونێ. زۆر سپاس دەکەین. دووبارە زۆر سپاس بۆ تۆ کاگەر دەکەم ئێوارەی لەگەڵمان بووی دوو لە یادی نەکەین زەوی سەخت و ئاسمان دوور بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورساتەوە لە سینەما سالم لە دەی مانگا نمایش. جاساوێن ڕۆشتنی هەر تاکێکی کورد بۆ ئەم فیلمە کوردیانە پشتیوانیە بۆ ئەوەی کە ئێمە سینەمای کوردی بەرەو پێشەوە بەرین و لەوەی کە ئیتر ئێمەش خاوەنی سینەمایەک بین، خاوەنی فیلمیەوەندە جوان چکەمە دەرهێنەری زۆر بەتوانامان هەیە بتوانین وەکو وڵاتە جیهانیەکەن ساڵانە کا فیلمێک بەرهەمەهێنین لە جیهاندا باس بکرێت.